نووسنگەی سەرێکی مشتریم هەڵگرت. بۆ کام ڕێگا مامی بەڕێز؟ تۆ جارە لێ خوڕە لە ڕێگا بیری لێ دەکەینەوە. لە شەوانی وەرزستان و لەسەر جادە و سوپڕ ئاوەکانی ئیستانبول لێخوڕین زەحمەتە وانییە؟ ئۆف زۆر زەحمەتە مامە. باشە ئەو تاکسیە هی خۆتە؟ هی خۆمە مامە. ها 25 ساڵ 25 ساڵ کۆشکی چەهریە لە قەسری چەهرەدا. ئەگەر کەس نەبووری عیب نابێت ئەگەر بۆ خۆت داوای لێبوردن بکەیت. ها وەڵڵا تێنەگەیشتم مامە. بەبەستم ئەوەیە کە پێم بڵێ ئەگەر ئەو گیانی منی دەوێ، ئەگەر بەو کارە هەموو شتێک تەواو دەبێ باگیانم ببات. مامە ئەوە تو دڵی چی؟ لەگەڵ چی قسە دەکەی؟ ئەگەر ئەو کارە بە من تەواو دەبێ با تەواوی کات، با کارەکەم تەواو کات، بەڵام با بیڵێ و پەیمان بدات. مامەوە بزانم ساری تاکسیەکی هەڵە بووی، ماڵ ڕێگای ماڵە خۆتان پێ بڵێ با بتگێنم تخوا. برادەر لەو ماوەیە بە یەکەوە قسەمان کرد کێبڵی مەکینەکەت بڕیوە. ئەو کەسەش تاکسیەکەت لێ بردووە چەپ دەست بووە، سیرکە تەپڵەکەی لە لای چەپ داناوە، بەڵام تۆ دەستە ڕاستی وانییە؟ ها سەیری وێنەکەی سەر ئاوێنەکەت کە ئەگەر شتێکی خراپت ئەنجام نەدابێ وێنەکە هی تۆ نییە. تۆ باشی خاڵە؟ گوتپووی گوتپووی باشی 25 ساڵ بە من تەواو دەبێت؟ نەخێر. سەردەمانێک دوو پیاو هەبوو، یەکێکیان زۆر خراپەی بەرامبەر ئەوی تر دەکرد، لە ئەنجامدا هەردووکیان